لە شاییدا لە وەختی هەڵپەڕینە، لە خۆشیدا لە کاتی پێکەنینە، لە کۆڕی ماتەم و گریان و شینە، ئەمن ئەی نیشتیمان تۆم هەر لەبیرە. ئێستاش لەلایەن قوتابی بەهرەدار و بەتوانە نەهلەخیام پرۆژەیەکی زانستی دەربارەی چەقوی پێشکەوتوو پێشکەش دەکات. با بفەرموویێت بە چەپڵەکانتان. سلااوتان لەبێت بەڕێزان، بەخێر بن بۆ فیستیڤاڵی بەهرەمەندانی عیشقی سۆرانی نێودەوڵەتی. من قوتابی نەهلاخیام لە پۆلی هەشتەمی بنەڕەتی. دەمەوێت باس لە داهێنان و پرۆژەیەکی زانستی خۆمم بۆتان بکەم، ئەویش چەقۆی پێشکەوتوو یاخود سمارت نایف. بە خۆشحالیوە ڕادەگەێنم کە من تاکە قوتابی بووم لە ئیدارە سەربەخۆی سۆران توانی بەشداری لە ئۆلیمپیادی نێودەوڵەتی ئیمپۆ بکەم. چەقۆی پێشکەوتوو چییە؟ چەقۆی پێشکەوتوو ئامرازێکی چێشتلێنانی مۆدێرنە کە شێوازی وردکردن و بڕێن و تەقلیدی و تەکنەلۆژیا پێشکەوتووەکان تێکەڵ دەکات. بە شێوازێک دیزاین کراوە کە بەکارهێنانی وردتر و سەلامەتتر و ئاسانتر بێت. ئێستاش دەمەوێت پێشانتان بدەم کە چەقۆی پێشکەوتوو چۆن کار دەکات. سەرەتادا قاریشێکمان هەیە کە ئەم قاریشە بە بەردەوامی دەسوڕێتەوە. دواتریش چەقۆیەکەمان هەیە کە لێرە دەبێت بەم شێوازە پێویستە 5 لاکێشەیە بێ یاخود 6 لاکێشەی، ڕوخەکانی پێویستە ساف و تیژ بن. دواتریش ئەم بازنەیەمان هەیە کە بەردەوامی دەسوڕێتەوە. لەگەڵ سوڕانیدا لە ڕێگەی ئەم ئاسنە و ئەم سپرینگەوە دەتوانرێت بەرزی نزمی پێ بکرێت، بەم شێوازە دەتوانێت خواردنەکانت ببڕیت. هەرچەندە ئەم بازنەیە خێراتر بخۆلێتەوە، ئەوە قەبارەی خواردنەکەت بچووکتر پێشان دەدا. هەرچەندە هێواشتر بخولێتەوە، ئەوە قەبارەی خواردنەکەت گەورەتر پێشان دەدات. و هەروەها ئەم چەقۆ پێشکەوتووە هەم بە کارەبە کار دەکات و هەمیش بە پاتیەکان کار دەکاتن. زۆر لە کەسانێک پێیان وەیە کە ئەم چەقۆ بەس بۆ کەسانی پێگەیشتوون، بەڵام بۆ کەسانی کەم ئەندامیشن، بۆ نمونە کەسانی نابینا. چۆن؟ ئەم چەقۆ پێشکەوتووە هەستەوەرێکی هەیە کە ئەم هەستەوەرە کاتێک پەنجەی مرۆڤ لێی نزیک ببێتەوە، ئەوە ڕاستەوخۆ ڕادەوەسێت لە کارکردن. دەمەوێت پێتانی بڵێم کە ئەم بیرۆکەیە چۆن بۆ هات. من پارساڵ قوتابی بووم لە هەمان قوتابخانە لە پۆلی حوتەمی بنەڕەتی. مامۆستای کۆمەڵاتی بەمەی وت کاتێک کەسانی کۆن لە ئەشکەوتەکاندا بەردیان بەکاردەهێنا بۆ خواردن بڕین و ئێستاش ئەم چەقۆ سادانە هەن. ئەی ئێوە چی بیر دەکەنە بۆ داهاتوو؟ دواتریش بیرم کردەوە دوای نووسین و دروستکردنی مۆدێلی چەقۆەکە لەسەر پارچە قاغەزێک دووبارەم کردەوە تا گەیشتمە ئەم ئاستە. بۆچی چەقۆی پێشکەوتوم هەڵبژاردووە؟ زۆرێک لە مۆدێلی چەقۆ هەن، بەڵام ئێمە دەمانەوێت چەقۆیەک هەڵبژێرین کە پێویستمان پێێتی لە ناو چێشتخانەکانماندا هەبێتن بە شێوازێکی پێشکەوتوو و زیرەکیانە. بۆچی چەقۆی پێشکەوتوم هەڵبژاردووە؟ یەکەمیان کەمکردنەوەی کات بە فێڕۆدان و بڕینی دەست بە چەقۆ. دووەمیان کارکردنی زۆر خێرا و ئاسانە. سێەمیان ناسینەوە و هەڵبژاردنی ئەو شێوازە کە تۆ دەتەوێت بۆ خواردنەکەت. چوارەمیان زۆر کەسانێک هەن کە توانە خواردن دروستکردن و بڕینیان نییە یاخود کاتیان نییە. بۆ نمونە کەسانی نابینا، کەسانی بەتەمەن، منداڵێکی بچووک یاخود ئەو کەسانێک کە کاتیان نییە، بۆ نمونە مامۆستاکان، پزیشکەکان و ئەندازیارەکان هەتا دوایی. ئۆلیمپیادی ئیمپۆی نێودەوڵەتی چییە؟ ئۆلیمپیادی ئیمپۆ پشبڕکێیەکی زانستی و ساڵانەیە و پرۆژەیەکی نیشتیمانیە کە تێدا قوتابیان پەرە پێدەدرێن و پرۆژەکانیان نمایش قوتابی دەتوانێت بەشدار بێت لە ئۆلیمپیادی نێودەوڵەتی ئایسف لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پرۆژەکەی پێشکەش بکات. بۆ ئەم ساڵیش ئێمە وەک تاکە قوتابی لە ئیدارە سەربەخۆی سۆران توانیمان پلەی دووەم بەدەست بێنن و مەدالیە سیلڤەر ببینەوە. زۆر سپاس بۆ گوێگرتنتان.